ئەمڕۆ لە بەدواداچوونێکدا قسە لەسەر خزمەتگوزاریەکانی نەخۆشخانەی لەدایکبوونی سۆران دەکەین. لەگەڵم بن ڕای بەرپرسی نەخۆشخانە و هاوڵاتیان وەردەگرم. دکتۆر پێمان بڵێ خزمەتگوزاریەکانی ئەم ساڵەی لەدایکبوونی منداڵانی سۆران لەگەڵ پار و پێرە چ جیاوازیەک هەیە؟ بەڵێ سەرەتا بەخێربێنەوە دیارە نەخۆشخانەی لەدایکبوون منداڵانی سۆرانی فێرکاری وەکو دامەزراوەیەکی تەندروستی خزمەتگوزاری ڕۆژانە بە شێوی 24 کاتژمێر لە خزمەت هاونیشتمانیانی ئازیزدا لە سنووری دارەی سەربەخۆی سۆران گەورەترین نەخۆشخانەی کە تابێت بە منداڵان و لەدایکبوون سەرەتاکانی دروستبوون لە ساڵ 2011 تاوەکو ئێستا ڕۆژانە بە شێوەیەکی بەرچاو هەندێک خزمەتگوزاری جیاواز پێشکەش ئەکاتن و بەپێی وەرزەکان و بەپێی کاتەکان ئەکید دیارەکەەوە ژمارەی نەخۆشەکان و ژمارە ئەو کەسانێکەوە سەردانمان نەکەن گۆڕانکاری بەسەردادێتن ئەوەی کە ئێستا لە نەخۆشخانەکەمان بەردەستنا خزمەتگوزاری جۆرا و جۆرە لەوانە لە بەشی بەیانیان بە شێوەی ڕاوێژکاری پزیشکی پسپۆر لە ڕاوێژکاریەکانی با بڵێن نەخۆشیەکانی تایبەت بە هەنای منداڵان و نەخۆشیەکانی نەشتەرگەری منداڵان و ئافرەتان و لەدایکبوون و بەشەکانی تری وەکو بەشەکانی تیشک پزیشکی پسپۆری سۆنەر بەشەکانی تاقیگە و فریاکەوتن و هەموو بەشە جیاوازەکانی تر هەریەکە بەپێی شوێنی خۆی خزمەتگوزاری جیاواز پێشکەش ئەکرێتن دروستکردنی هۆڵی با بڵێن نەشتەرگەری لە دابینکردنی ئامێرەکانی تاقیگە ئامێری سۆنەر و ئامێرەکانی تایبەت بە بەشی بژانەوەی منداڵان واتە ئەمە شوای کردو بتوانین بە شێوەیەکی باشتر دەستکراوەتر خزمەتگوزاری جیاوازەکان پێشکەش بە هاونیشتیمانیە شایستەکانمان بکەین لە نەخۆشخانەکەمان نزیکەی 15 منداڵ لەدایکە ڕۆژان نزیکەی 500 بۆ 600 نەخۆش سەردانی نەخۆشخانەکەمانە ئەمەش ئەگەیت هەموو پێویستی بە دا و دەرمان پێویستی بە پێداویستی پزیشکی هەیە واتە ڕۆژ بە ڕۆژ پێداویستەکان زیاتر ئەبێتن و بەڵام خۆشبەختانەوەی کە ئەبینین دەست پێشخەرێکی باشە لەن بەڕێوەبەرایەتی گشتی لە کاتێکا کەواتو شەر کەم و کوڕیەکە هەر پێداویستێک بەپێی توانە ئەوان هەوڵیانداوە کەم و کورتەکانمان بۆ پڕ بکەنەوە هاوڵاتیان ئەڵێن گلەیی هەیە لە خەستەخانەی لەدایکبوونی منداڵان کاتێک کە منداڵ لەدایکە بێت تاخیرەکرێن ئایا هۆکارەکەی بۆ چه گەڕێنیتەوە؟ بەڵێ ئەکرێک لە یەکە لە شوێنی خۆی بێتن بێگومان لەدایکبوون پرۆسەیەکە پێویستی بکاتە جاری وهەیە ئافرەتەکە کرێ بە کاتێکی زۆر کە مناڵەکە لەدایک بە جاری واشەیە کاتێکی زیاتری و جاری وهەیە 2 ڕۆژ یاخود 3 ڕۆژ لەناو قۆناغەکان نابێت چونکە چەند قۆناغێکی جیاواز ئەکرێ واتە بەشێکی زۆری پەیوەندی بە بارودۆخی تەندروستی ئافرەتە بەڕێزەکەەوە هەیە جاری وا ئەکرێ بە ماوەیەکی زۆر سەریع مناڵەکە لەدایک و جاری وا پێویستی بکاتە بەپێی قۆناغە جیاوازەکانی خۆی کە ئافرەت مناڵەکە لەدایک بجاتە بە شێوەی لەدایکبوونی سروشتی بە یاخود جاری وایە پزیشکی پسپۆر دوای چاودێریکردنی ئافرەتە بەڕێزەکە قەرارداکەوە نەشتەرگەری بۆ بکاتن وەکو بەڕێوەبەرێکی نەخۆشخانەی لەدایکبوونی منداڵان ئایا داواکاری چییە؟ وا دیارە وەکو باسمان کرد بەپێی زیادبوونی ڕێژەی دانیشتوان ئێمە ڕۆژانە بەردەوام پێویستم بەدا و دەرمانی زیاتر هەیە پێویستمان بە بەشی زیاتر هەیە تاوەکو بتوان خزمەتگوزاری شایستە بە هاونیشتمانیانمان بکەین. بەخێربێن من ناوم داوڵەتە مەسئول بەشی قسمی ساڵایی ویلادێ زۆربە نەخۆشەکان هەم تابیعیە هەم عملیاتە بەس ئێستا زۆربە نەخۆشان حەزیان لێ عملیات ببن لە بەرژانی لەدایکبوون و ئەوانە دەترسن وا دەزانن عملیات یعنی باشترە بەس ئەوە باش نییە زۆر بە ئێستاوە بەس لە خستەخانە حتا پێویست نەبیت بە عملیاتی دکتۆری قسایی عملیات ناکە تابیعینە بەشێک لەو منداڵانەی کە لەدایک ئەبێ شیناتێک بەسەر جستیان بە دیار دەکەوێت زیان بە جستیان نەگەێنێت باشە هۆکارەکەی بۆ کارمەندان دەگەڕێنیتەوە یاخود دایکەکە هۆکارەکە زۆربە بە دایکەکە یعنی دایکەکە محاولە ناکات کە زوودا منداڵەکەی ببیت یعنی ئەو ئیشانەکە پێویستە دایک بکاتن ناکات چون مەراحلە لە دایکبوونی پەیوەندی بە دایک هەیە یعنی دایکەکەی دەبیت حەول دەد ئەو منداڵە ببیت هەیە چەند هۆکاری دیش لەو بارەوەی کە هەندێک جا منداڵ خوپیز دەکات لە ناوزکی دایکی ئۆکسیژن بۆ منداڵ کام دەکات بەس تابیعیە یعنی منداڵ کە لە دایک دەبیت هەندێک ڕەنگی شینە هەتا 5 دقا ئەوها کە لە دایک دەوی پاشین چاک دەویتە بەشێک لەو هاوڵاتیانەی کەوا سەردانی نەخۆشخانەی منداڵبوون دەکەن گلەییان لە کارمەندانی نەخۆشخانەی منداڵبوونیان هەبوو بەڵام هیچ کام لەو هاوڵاتیانە ئامادە نەبوون کەوا لێدوانمان بۆ بدەن بەڕێوەبەری نەخۆشخانەی لەدایکبوونی منداڵان جەختی لەسەر ئەوە کردەوە کەوا هەر هاوڵاتیە گلەیی هەبوو ئەتوانێت گلەی خۆی بگەینێت سمەیە عەبدولقادر زاری کرمانجی نەخۆشخانەی لەدایکبوونی منداڵان